ئێمە بەردەوامین لە چاودێریکردنمان و بە دوواداچوون بۆ چارەسەرکردنی کێشەی گەرمی جوتیاران کە لە عێراقا چەند جارێک چوونەتە بەغا لە ڕابردوو ئەوەی کە هەیە ئێستا تریلیۆنێک و 896 ملیار دینار پارەی جوتیارانی هەمووی عێراق لە لای بەغا ماوە لەو تریلیۆنە 890 و ئەوەندە ملیار دیناری کە نیوەیەتی لە وەزارەتی دارایی کتابی کردو بۆ وەزارەتی بازرگانی کە بخرێتە سەر حسابی بانقی وەزارەتی بازرگانی و تاسترین بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق بە واژۆی عەبادی ئەوەیە هەتا ساڵی تایەکی 2018 پارەکانی 2014 2015 2016 بە دوو وەجبە خەرج بکرێ واتە پارەی جوتیارانی هەرێمی کوردستانی لە چوارچێوەی ئەو بڕیارایە بۆیە ئێمە چاوەڕێکەین لە ئایندەیەکی نزیکە پارەی جوتیارانی هەرێمی کوردستان هەمووی خەرج بکرێ بە تایبەتی ئەوەی کە 2014 و 15 و 16 کە ئەوە زۆربەیەتی قەراری تازەی هەیە و وەزارەتی داراییش نووسراویان کردو بۆ وەزارەتی بازرگانی ڕێگەی بانقی مرکزیەوە پارەکانی جوتیارانی هەرێمی کوردستان دابینە.